دەشتی پێنجوێنە قەزای پێنجوێن مە شوێنێکی باشە بۆ جوتیاران و بەڕاستی بەڕووبوومێکی زۆر جوانی هەیە ئیمساڵ بەڵام بەداخۆ بەڕووبوومەکە خۆ گەر تۆ سەیری ئێرا بکەی توانی ببینی ئەمە هیچ نییە لە چاو ئەوانی ترمانەوە ئەمە ئیستا بەشێکی کەمی ماوە زۆربەی ڕۆشتووە بەڵام بە شێوەیەکی کەم لەوانەیە مەسرەفەکە بۆ ئێمە دەرناکە چونکە ئێمە عەرزەکانی جارەکەین و دوای ئەوژە مەسرفێکی زۆری تێچێ واستێەوە ئاوەکان بیرن لە بیر دەریێنی مەسرفی زۆرە لێرە ئێمە پلاسکۆ جووتەکەی 1400مان لێسێنن بارێنێرین بۆ سلێمانی 800,000 کرێکەیەتی هەمولانە و حەماڵانە و کۆمەڵێشتی زۆری لەسرە لێرە بارێ بە 80 بۆمانەچنن تقریبان 100 پلاسکۆمان بە 80,000 بۆچنن کیلۆی ئەین بە 250 یان 300 تۆ تەقسیمی ئەمانەی کە حچی بۆ نامێنێت و ئێمە لە وڵات خۆمانە سرف نابێ ئەو تۆژەیسکە ئەڕوا عەرەبە ئەگەر عەرەب نێ وڵاتی ئێمە هیچ سوودێکی نییە کەواتە بێ دەست هەڵگری لەم ئیشە لەم ئیشی فەلاحەتی و جوتیاریە بێ دەست هەڵگری کە عەرەب نێ تۆ نییە لەبەرەوە ئێمە زۆر ناڕەحەتین لەم کارە زۆر بێزار بووین و لەوانەیە زۆر بەمان وازی لێبێنین چونکە هەمومان زۆر قەرزار بووین لەسەری لەبەرەوەی ئێمە پاییز و زستان و بەهار لە هەموو وڵاتەکانەوە بۆ ئێمەشت میوە زەباڵەی دنیایەنن بۆ ئەم کوردستانە بەڵام دوو مانگی خۆ پێگەیە ناتوانن بارێکی بۆ بنێرن بۆ شوێنێ ڕێیەکی بۆ بکەنەوە بۆ وڵاتی ئێمە بێ خاوەنی کشتوینی خاڵۆیان خاوەنمان نییە لەبەرەوە خاوەنداریەکەش ئەگەڕێتەوە بۆ حکومەت بوونی هەر نییە ڕزقەکەمان زۆر جوانە و زۆریش لێی رازین بە تەواوی معنا جوانە بەڵام بەداخۆ شوێن نییە ساقیکەین و لەبەرەوەی مەسرفەکەمان زۆرە دەری نایەنێ بۆ ئێمە یەکێکی وەک من ناڵێم بەشی سلێمانی بەڵام بەشی نیوەیم بێ لەبەرەوەی 150 تۆ بنەوارم ڕاخستە بۆ تەمات بە تەئکید ئەگەرەک و ئەوە بکرێ ئاسانکاری بۆ بکرێ بەشی هەموو عێراق و زیای لە عێراقیش لەبەرەوەی سە خەڵک دەستی گرتووەتەوە لە شتەکە پارچەنم کردووە ئەمساڵ هاتوومە نیوەی ئەوە پار 2000 دۆلم کردویم ساڵ هاتووەتە 1000 لەبەرەوەی بۆم ساقۆ نابێ ئەگەر دڵم لێی خۆش بێ بزانم زیاترەکە ئەمساڵ ئەوە نەکەم بەس شوێن نییە بۆی بڕۆ بۆیە بۆی ناکەم بە هیوام ئەوەش کەم وازیان وازی لێبێن میان بۆ بەشێکی خوارەوە چوار ڕۆژ پارەی کردبێت دە ڕۆژ نەیکردووە دە ڕۆژ کردبێتی 2 مانگ نەیکردووە اینجا سیرەکەی ئەم وڵاتەی ئێمە وڵاتێکە بەڕاستی حتەنا ئەوە نی ئەم خۆراکات بخورێت هەر یەکسەر کە تۆ لێو کردو بە شێوەیەکی فرێشی پێڵەن چۆن بڵێن بە زیندوو بخورێت پێویستی بە مەعمەلە بە کارگەیە ئەگەر ئەم تەماتەیە کارگەی دۆشاوی تەماتەی هەبوایە ئەگە کیلۆی بە 150 دیناریش لەو خەڵکەی وەرگرتایە بە عام ئەو خەڵکە زەرمەند نەبوو تەماتەیەکی تەبیعی دۆشاوێکی جوانی تەبیعی دروست دەبوو دەستی کار دروست دەبوو هەلی کار دروست دەبوو ئەو تەماتەیە لەوەچێت 200 دینارێ بکات 200 دینارەکە پارەی سنووقەکەیەتی و کرێکارەکە کە هیچ نێوزا ئیدەن سیارەکە ئێمە ئەیبین بۆ سەر ئەو جادە یا ئەیبین بۆ سلێمانی قەناعەتکە بەس تەنها ئەوە سیارەکە و کرێکارەکان زائیدەن سنووقەکان ئەوەندە پارەی بۆ مێنێت و کابرای فەلاح پیکابێت تەماتە ناچێتە 30,000 40,000 تەماتە کە بڵێن پارەی بۆ بێنێتەوە ئەو سنووقە بەتاڵە بە 650 دینار تا 625 دیناری کڕی بەڵام چۆنیە بام عەرەبەشکەیت قەناعەتی بێت بە کلفەیەکی زۆر کەم وەریەگری وڵات تەماتەکەی بە هەڵە بژێرێ کامەی زۆر جوانە تەیەکە ئیتر تەماتە بێت نازانم بیبەر بێت جوان هەڵیە بژێرێت جوانەکەیە بە ئەویش قەناعەتم پێیەکەی کیلۆی تەماتەی بە 300 دینار ئەویش ڕۆژی وایە 150 ڕۆژی وایە 200 جوتیارانی ئێرە زیاتر ئەو دوو بەروبوومە ئەچێنن شووتی و تەماتە و خەیار و کاڵک و جۆرەکانی تریش ئەچێنن بەڵام زیاتر بە شووتی و تەماتە بەناوبانگە لە کاتی بەرەمێنانیشتا ڕێژەیەکی زۆر ئینتاجی تەماتەمانە بێ کە لە ناوخۆی هەرێمی کوردستان زیاتریش دەبێتوانی هاوردەی خواری ناوچەکانی عێراقیش بکرێت ئەمە کۆمەڵی هاوڵاتیان کەپریانداناوە بە ناوی ئالۆی کاتیەوە بەربوومی جوتیاران ساغەکەنەوە لە کەپرەکانە و وەکو چاودێریان بەسەرۆ نییە و لە بەرەوی شتێکی ڕسمی نییە لە عمولانە وەرەگرن و ئێمە خۆمان
نووسرامان لەسەرکردون و ئاراستی سەری خۆمانمان کردووە کە عمولانە بە هیچ جۆرەك لە جوتیاوە نەگیرێت چونکەەوە بەبێ بڕیارێکی وەزیر بوو لە ساڵی 2007 پارەی عمولانە لەسەر جوتیار هەڵگیراوە کە بە هیچ جۆرە لە جوتیار عمولانە وەرنەگیری.